سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش لەناو بازاری شاری سلێمانی هەڵبەت کاسبکارێک لەناو بازاری شاری سلێمانی کە پیشەی چایچیە و ڕۆژانە چای دەفرۆشێ و بژێویژیانی خۆی پەیدا دەکات پێی فلێکسێکی هەڵواسیوە لە بەردەم ئەو شوێنی کە چاکەی تێدا دەفرۆشێت و تێدا نووسیوێتی خوددایە حاکمێکی ئاوەمان بۆ بنێری وەک حاکم شێخ محەممەد بن ڕاشید حاکمی دوبەی من دەمەوێت لەسەر ئەم فلێکسی کە لە بەردەم عەرەبانەکەی دایناوە و چای تێدا دەفرۆشێت بزانم مەبەستی چییە کاک بەختیار سڵاو لێ بم کاتت باش ئەم فلێکسە بەڕاستی سەرنجی ڕاکێشاین بەوەی کە هەم عەرەبانەی کە لێردات ناوە ڕۆژانە بژێویژیانی خۆتی پێدا دەکەی چایخانی شێخ زاید وە ئەم فلێکسە داناوە مەبەست لەوە چییە ئامانجت چییە؟ دەستان خۆش بە بەخێر بێن ئازێتان کێشە وڵای دیارە من بەر لە چەند ساڵێک نەک بڵێ ئێستا نزیکی 5 ساڵێک بەرەو 6 ساڵێک ڕوا هەر خودی چاخانەکەم بە ناوی شێخ زایدەوەیە ئەویش چی وای لێ کردوم سەرنجی ڕاکێشاوم ئەوە وای لە من کردووە کە شێخ زاید بۆ وڵاتی خۆی و نەوەکانی شێخ زاید بۆ وڵاتی خۆی ئیشیان کردووە ئەمەش کە ئێستا ئەمەی شێخ محەممەد بن ڕاشید کە هەڵم واسیوە سەبارەت بە وتەکانی خۆیەتی بەس من هەڵم واسیوە منی چم بۆ زیان نەکردووە ئیلا لەسەری سەرەوە ئەوە نەبێت کە داوام کردەوە خۆی حاکمێکی ئامان بۆ بنێری هەمومان بینیمان چەند هەفتەی ڕابردوو کارەساتێکی سروشتی دیارە لە هەموو وڵاتێک پێشکەوتو یا پێشکەوتو نەبێ بەدەست خی گەورەیە کارەسات هەر ڕۆدا بەڵام ئایا تۆ دەرەنجامەکەی چیت بۆ حازر کردووە و قەرەبوت چییە بۆ هاوڵاتیەکانی چونکە تۆ بەڕێبەری وڵاتی سەرۆکی وڵاتی حاکمی وڵاتی والی ئەو وڵاتی لێرە بینیمان بەچوی خۆمان دوهۆک و هەولێر و ئەوانە هەرچەنە هەمویان برای منن هیچ فەرقی نییە هەولێر بە سلێمانی بە گرنگەوە کوردە و سەرۆکێکی حکومەتمان هەیە ئەو هەموو زەرد و لافا و هەراوریان بەرکەوت و سیارە و ماڵ و حیوانات و زەردێکی زۆریان بەرکەوت سەرنجام سەرۆکی حکومەت هێرە ماتە سەر تەلەڤیزۆن تی بەس سەر سەلامت بێ ێ باشە سەرمان سەلامت بێ خۆشێریشمانیی تیانەمە یعنی تو هەرەوە پێ بڵێ سەر سەلامت بێ یا ئابە متەیە جوابی خەڵک بەرەوە بۆیە داوام کردەوە خوا حاکمیشی ئاوامان باتێ بە چەندین ملیار دۆلار زەرد لەم وڵاتە کەوتووە لە دووبەی پێم وایە بە زووترین کات ئەم حاکمە بۆیان خەرەبوو ئەکاتەوە لە ڕابردوو شایشەکانیان دیار بووە زۆر شتیان هەیە کە شایسەی ئەوە بێ خەڵک دەستخۆشی لەمانە بکە کە داوا بکە لە خوای گەورە حاکمی ئاوامان بۆ بنێرە بۆ نمونە لێرە سەرکردەکانمان خاک ئەفرۆشن بە وڵاتانی دراوسێ ئەفرۆشن خازەکەی ئەفرۆشن نەوتەکەی ئەفرۆشن خاکەکەشی ئەفرۆشن سنوورەکەشی ئەفرۆشن وە کللتورەکەشی بە دراما ئەفرۆشن وە دینەکەشی بە بێدینەکان ئەفرۆشن باشە بەڵام بەداخەوە ئەمانی ساون بەعکسی ئەمەوەن ئەچن لە وڵاتان بۆ نمونە لە بەریتانیا چەندین مڵک و ڤێلا و دنیای بەریتانیان کڕی بەریتانیا هاواری لە ئەساوە لە دەستکردنی مڵک کە ئەمان کڕیویانە بەڵام بۆچیان کڕیوە ئەگەر بۆ خۆشیان کڕی بێ سەرنجامی لەتەکەشی سفادەیان لێ کردووە ساڵی چەند بوو لە زمانی سەدام حوسێن ئاسەرۆکی دووبەی هاو بە زمانی سەدام حوسێنی وتی ڕۆژێک دێ دووبەی وەک بەغا لێکە دووبەی وەک بەغا و عێراقی ئێسا خۆی ئەمەش بەشێک بووین لە عێراقە معنای تیا ئێستا ئێمە لەو قڕبەسەری و دەربەدەری و هەژاری و نەبوونی یابین و بە چەندین جار بینیمانە بازاری نیشتیمان لەنگەی هەولێر بازارەکانی تر کۆمپانیا مەخزەنەکان ماچێتەکان گڕی گرتووە لیژنەیەکی درۆ دەلەسەی بۆ دەرەکەن وی خەمڵێن و کابرا بێ 20 ساڵ بەڕێی وەزارەتی دارایی و کەشف و کەشفکاری محافزێتەوە بێ دۆلارێکی سەرنجام بۆ سەرف ناکەن بۆیە داوام کردەوە خوای گەورە حاکمێکی ئاوامان بۆ بنێرێ باشە کاک بەختیار بژێویژیان دوکو ئاماژت پێ کرد لەسەر ئەم کەسابەتەیەکی خودێکی و چای چییە بژێویژیانتان چۆنە دۆخی بازار چۆنە بۆتان ئەزانی چۆنە ئەگەر ئەمانە واز لە خەڵک بێنن بژێویژیان عیبی نییە بەس ئەمانە بە ئەنقەس بژێویژیان وا لێکن نەک بڵێ درۆکن من پێم وایە هەر کەس بڵێ قەیرانی داراییە کەسێکی زۆر گەمژەیە جایتر لە هەر پلە پۆست و لە هەر خوێنەواری و نەخوێنەواریەکا بێ چونکە بۆچی لە دوای شەڕی داعش هیچ کاتێ نەبووە یەکێتی و پارتی بەخەدەر دوای شەڕی داعش دەوڵەمەند بن هەر خۆت هاوڵاتیی لە ماڵ و تەماشاکە کارەبات سێوەی جارانە ئاوت سێوەی جارانە زەریبەی خانووەرە سێوەی جارانە حەچی شتێک کە تۆی بینی سێوەندەی جارانە بۆچی یانیە بێهەژار بن هاوکاری وڵاتانیان بۆ دێت کە هاوکاری پێشمەرگاکرێن لەلایەن ئەمریکاوە لە بەخاو بۆ دێ لێرە ئەفرۆشی داهاتی هەرێمی کوردستان خۆمانەزانین زۆر زۆرە ئیجازێکە تازە کردەوە چ لە زایتێ کوێسا 120 دێچێ هەر شتێ تۆ دەستێتێ سێخات و چواخاتە پێم ناڵی سەبەکە چییە ئیلا سەبەکە یەک شتە لەوانەیە ئەم سەکردانە زوو کوڕێکیان هەبوو بێت بەشی کوڕێکیان هەیە ئێستا سەکردەیەک چوار کوڕی هەیە چوار کوڕەکەشێکی چوار کوڕی بووە ئەشهەدوو بەشیان ناکام منیشان لەمەوە نەیە ئەگینا هیچی کە نییە بەنسبەتی ئێرەشەوە کە وەکو بابەتی ناو دەستگێڕ و عەرەبانچیەکان و معیشەتی خۆم کە لەسەرم عەرەبانەیە بۆ نمونە ئێستا داوا لە لەیلاخانەکەم سەرۆکی شارەوانی سلێمانی لە بەڕێز کاگەنوەر کە بەڕێبەری تەجاوزاتی ناوبازارە حەق چاوێکیان لە ئێمە بێ ئێمەش کەس و دۆس و خزم و هاوڵاتیی ئەم شار و ئەم وڵاتە و ئەوانین بۆ نمونەگەر بۆمان بکەن بە سەعات دوو ئێستا لە حالێنە سەعات دوواشت دانین بۆ سەعات 5:06 فریای ئەوە ناکەوین
يعني من لێرەوە بە سەرۆکی شارەوانی سلێمانی ئەڵم خوشکەلیلا بە محافزی سلێمانی ئەڵم بە ئیدارەی سلێمانی ئەڵم بە خودی کاک قوبا دەڵێم بە خودی کاک باڤڵ ئەڵێم یعنی ئەم پەیامەیانم تایبەتە ئێمە نزیکی 150 عەرەبانە واژەمان کۆ کردوتەوە لە ڕێم کەناڵی تۆ ئەمانەوێت دەستمان بگا بە کاک باڤڵ نە هاوکاریمان بکەن نە دینارێکمان باتێن نە داوای دینارێکی دەکەین بە ڕەنجی شانی خۆمانەژین هیچمانی ناوێ بگرە من ئاسایشیش بوازم هێناوە لەو معاشە چاکەوە ئەتمە دەسا عەرەبانە ئەمە بخۆشترە لەخوای گەورە بەزیابێ داواکارین لە نزیکەوە بتوانێت بمان بینێ بۆ لەبەرەوەی کێشەی بازارمان زۆرە داواکانی لە جەنابیان لە هەر شوێنێکەوە بێ نزیکەی 150 کەسێکە بێ چەند قسەیەکی سەبارە بە بازار لەگەڵا بکەین ئەمڕۆ ڕۆژی یەکی ئایار بە ڕۆژی جەژنی کرێکاران ناسراوە لەم ڕۆژەدا ئێوە وەکو کەسبکارێک پەیامتان چییە؟ وڵاهی زۆر بەداخەوە کرێکارەکان نازانم کە من یەکی ئایار من هەداوا لە حکومەت دەکەم خاصەتەن حکومەتی خۆجێی سلێمانی ئەوەی ئەدرێ بە لافیتەوە الحەمدوللا ئەم ساڵ زۆر ئەوەشیان هەڵنەواسی لە ڕوویان نەهات ئەوەی ئەدرێ بە لافیتەوە بە پەڕۆی سوور و باخ و بریخ و ئەمانە و هەڵێواسن لە شەقام و گشتی کۆڵانەکانە بدرێ بە 20 کرێکار زۆر لەوە باشترە من پێم وایە ئەمڕۆ جەژنی کرێکاران نییە ئەمڕۆ تەعزیە کرێکارانە ئێستا مایکەت خۆی مایکەی خۆت بێنە ئەچینە لا عەلوە کۆنەکەەوە بەردە مزگەوتی گەورە بە سەدان کرێکارە پێڵم پارەی نیو کیلۆ گۆشتی پێ نییە کامەیە جەژن بۆ یەکێک جەژنە کە بەرپرسە بۆوانە بەرپرسە کە ئێستا لە باخەکانیانن بۆوانەی ئێستا لە فێلاکانیان باوەشێنی خەل و خاز و گۆشت و مریشک و ئەمانە ئەکەن من گاڵتەم پێدە یەکی وەڵڵی شوورەیە داوەشینە لە یەک ساڵای یەک ڕۆژ کرێکارە بێتەوە بەرچاو ئەی سێمە لێرە کە ناسێکمان لەلایە خی گەورە لە شیساخکە مانگی 320 هەیە لە سەیسایە خۆ دێ بۆ ئێرە 800 بە پاس 320 لێ دەرکە من تێ ناگەم بی لەوە ناکەنەوە ئەمانە بە چێژین یا ئیداری ئەم وڵاتە خاستەن ئیداری زۆنی سەوز تو عربانە چیەک تەنیا 2 ساعات و 40 دقە بۆ 3 ساعات و 40 دقە مۆڵەتیەیتێ کامەتان زۆر مەردە با بێ 3 ساعات و 40 دقە و چاخانەی من بجێڕێ بتوانێت یەک مناڵی پێ بەخێوکە ئەوە ئێمە قەنەعەتمان بە خۆمان هەیە و سەر بۆ کەس شۆڕ ناکەین و نەوی ناکەین ئەجی ناوە ژیان نییە خەڵکی تایە یاخوا بەخێر بن سەر چاوەکانن